لە سەرتاسەری جیهان 6,800 زمان هەیە کە 3,600 زمان لەوانە لە مەترسی لە ناوچووندایە. بە وتەی شارەزانی بواری زمانیش پەراوێزخستنی زمانی دایک توندوتیژیە بەرامبەر بە منداڵ. بەپێی بە دوواداچوونەکانیش لە ئێستادا لە زۆربەی قوتابخانە تایبەتەکانی کوردستان زمانی سەرەکیان کردووە بە زمانی ئینگلیزی و زمانی دایک زمانی دووەمە. ئەوەش وا دەکات چەند ساڵی ئایندا زمانی کوردی بکەوێتە ژێر مەترسی لاوازبوون و نەمان. وا کێشەی سەرەکی ئەمە لە کوردستان بەداخەوە ئەوەیە ئێستا سەیری هەر چوارپارچەی کوردستان بکەین دۆخی باشوور حکوومەتێکی فدراڵی هەیە، بەڵام بەداخەوە ئەو پۆتەنسیەلی کە هەیەی بە باشی کەڵکی لێوە نەگرتووە. کێشەی ئێمە لە پەروەردە بەدڵنیاییەوە دیارە، هێشتا گرنگایەتی زمانی دایکی بۆ پەروەردە نە بۆ کۆمەلگاکە ڕوونبووەتەوە نە بەداخەوە بۆ سیاسەتوانانمان. یانێ واتە هەندێک بڕیار دەردەکرێت لەلایەن پەروەردەوە کە زمانی ئینگلیزی لە سەرەتیدایە، لە ئەولەویەتیدایە، زمانی کوردی دواخراوە کە ئەمە بۆ خۆی چەندین کاریگەری نەرێنی دەرونی و کۆمەڵایەتی و فەرەنگی لێ دەکەوێتەوە، چ لەسەر خودی منداڵان چ لەسەر داهاتوی کۆمەلگا. ڕێکخراوی یونسکۆ دەڵێت هەر کەسێک بە زمانی دایک نەخوێنێت و نەنووسێت بە نەخوێندەوار هەژمار دەکرێت. لەگەڵ ئەوەشدا فێربوونی زمانی دایک پرۆسەی فێربوونی زمانەکانی دیکە ئاسانتر دەکات، بەڵام ڕەوتێک لە هەرێمی کوردستان بە ئامانجی لاوازکردنی زمانی دایک دروست بووە. ئەگەر پێشتر هەرێم لەژێر هەژمونی داگیرکەراندا بوو بێت و نەیتوانی بێ زمانی دایک بکات بە بنچینەی خوێندن، ئەوە ئێستا ئارەزومەندانە و بە پلانکار بۆ لاوازکردنی زمانی دایک دەکرێت. لێکۆڵینەوە لەوە کراوە مناڵ نابێ هەر لە بنەڕەتەوە بە زمانی بێگانە بخوێنێ. ئەوە کاریگەریەکی زۆر نەرێنی لەسەر ئەو مناڵە دروست دەکات. خۆ خوێنن بە زمانی تر باشە، بەڵام لەکەیە هێندێک لە زاناکان ئەڵێن لە دوای 12 ساڵیە، واتە لە دوای قۆناغی بنەڕەتی ئەگەر بخوێنێ چاکە. هەنێک ئەڵێن نا لە قۆناغی چواری بنەڕەتیە ئەگەر دوای ئەوە بخوێنێ باشە. بەڵام لە هەموو بارێکە ئەگەر تۆ لە سەرەتاوە بە زمانی پێگانە پێخوێنی، ئەو کاتە ئەو مناڵاکەوێتە ژێر کاریگەری کەلتور و دابوونەریتی ئەوەی کە خاوەنی ئەو زمانەیە. لەبەرەوە ئەوە پێم وانە میلەتانی تر کە کاتێ خۆ بە سوگ نەزانن، خۆ بەکەم نەزانن شتی وا بکەن. بەڵام ئەوە ئێمەی کوردین، ئەوە ئێمەی کوردین. جا هۆکارەکانی ئەوە بۆ ئێمەی کورد بۆچی وایە؟ لەبەرەوەی ئێمە لە ڕاستیە بواری پەروەردەمان ڕووخاوە. خەڵکەکە ئەوەی کە شتێ پاری لە گیرفانابێ بەرپرس بێ چاک ئەزانێت کە بواری پەروەردەمان ڕووخاوە. لەبەرەوە مناڵەکەی نێرتە بەر خوێنن بە تورکی و بە فەڕەنسی و بە ئینگلیزی و ئەمانە، بە تایبەتی ئینگلیزی لەبەرەوەی وا ئەزانێ ئەگەر ئەو ئینگلیزی زانی ئەبێتە کەسایەتیەکی کە. 21 شوباتی هەموو ساڵێک لەلایەن ڕێکخراوی یونسکۆوە وەکو ڕۆژی جیهانی زمانی دایک دیاری کراوە. مەبەست لە دیاریکردنی ئەو ڕۆژە گرنگیدانی زیاترە بە زمانی دایک و پاراستن و برەودانی زیاتر بە زمان. شارەزانی زمان دەڵێن پێویستە لێکۆڵینەوەی زیاتر لە زمانی کوردی بکرێت و ڕێگە نەدرێت بەرەو لاوازبوون و لە ناوچوون بچێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.